بەپێی بڕیارێکی لیژنە هاوبەشەکان لە قایمقامەتی قەزای کەلار تاوەکو هەفتەی ئەم مانگە هەر دەرمانخانەیەک پزیشکی دەرمانساز سەرپەرشتی نەکات دادەخرێت. ئامانج لە بڕیارەکە کۆنتڕۆڵکردنی دەرمانخانەکان و نەهێشتنی دەرمانخانە نایاساییەکانە. ئەمەش دوای ئەوە دێت لە ڕابردوودا بەشێکی زۆر لە دەرچوانی بەشە جیاوازەکان جگە لە دەرمانسازی هەڵدەستان بەکردنەوەی دەرمانخانە لە ڕێگەی بەکارهێنانی بڕوانامەی کەسانی ترەوە. ئێمە وەکو لیژنەی عیادە و دەرمانخانەکانی شاری کەلار و قایمقامەتی قەزای کەلار لە 34 ئێمە کۆبنەوەیەکمان کرد لەگەڵ قایمقامی قەزای کەلار سەبارەت بە چۆنێتی ناو بازاری کەلار و دەرمانخانەکانی ناو بازاری کەلار. لە دوینەوە ئێمە مۆڵەتمان پیان داوە بۆ ماوەی 15 ڕۆژ ئەوانەی کە دکتۆری دەرمانسازن ماوەی ئەم 15 ڕۆژە ئەبێ هەر هەمویان تەزبیت بن لەسەر دەرمانخانەکانیان. ئەو 15 ڕۆژێکە کە مۆڵەتمان داون لە دوای ئەو 15 ڕۆژ ئەوانەی کە دکتۆری دەرمانسازیان دابین نەکرد ئێمە هەمویان داخین. پەیام بۆ وەرگرتنی بیرروڕای خاوەن دەرمانخانەکان سەردانی چەند دەرمانخانەیەکی کرد، بەڵام ئامادە نەبوون لێدوان بدان. لەگەڵ ئەوەشدا بەشێک لە خاوەن دەرمانخانەکان لە پشت کامێراوە پێیان وابوو ئەم بڕیارە دەبێتە هۆی قۆڕخکاری و نەمانی کێبڕکێ لەسەر کوالێتی و نرخی دەرمان. بەشێکی دیکەشیان دەڵێن بڕیارێکی لەم شێوەیە دڵنیایی دەداتە نەخۆش و بەکارهێنەرانی دەرمان لەوەی کەسانێکی پسپۆر لە دەرمان ڕەچەتەکانیان بۆ دابین دەکەن. هاوکات هاوڵاتیانیش پێیان وایە بڕیارەکە بە سوودی هاوڵاتیە و ئەو کەسەی دەرمان دەکڕێت زانیاری تەواو وەردەگرێت لە پزیشکی دەرمانساز و دڵنیاییەکی زیاتر دەبەخشێتە بەکارهێنەرانی دەرمان. دەربارەی دانانی دەرمانسازی پسپۆر لە شوێنی سەردەلەکان بە تایبەتی ئەمە بایەخ و گرنگی خۆی هەیە و ئێمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە ئەم بڕیاری دەرکردووە چونکە بەکارهێنەرانی دەرمان زیاتر دڵنیایی وەرەگرن لەسەر ئەو دەرمانانە کە وەریەگرن. بەنسبەت ئەو بڕیارەوە بەڕاستی لەلایەن منەوە شتێکی باشە، ینی بۆ دڵنیایی هاوڵاتیان ئەگەر ئەبێ دکتۆری پسپۆڕە بێت لە سەیدەلەکانە ئێستا پێویست ناکە من سەو دەرمانە بمەوە بۆ لای دکتۆر بۆی دڵنیا بمەوە کە شتەکە لە جۆری دەرمانەکە یعنی ئەسڵیە یاخود هەمان دەرمانە جاری وا بووە هەڵت دەیان هەڵم خۆم بینیومە هەر هەڵم بینیوە شتیان بەهەڵە پێداوم بۆ دڵنیایی خۆم دووبارە بردومەتەوە لای دکتۆر. لە ئێستادا لە ناوبازاری قەزای کەلار 35 بۆ 40 دەرمانخانە بوونیان هەیە، بەڵام بە شێوەیەکی فەرمی تەنیا 9 پزیشکی دەرمانساز سەرپەرشتی دەرمانخانە دەکەن. بەشێکی زۆری دەرمانخانەکان لەلایەن یاریدەدەری پزیشک و پەرستاران و بەشە جیاوازەکانی پەیوەندیدار بە پزیشکی بەڕێوە دەبرێن. لە ساتی جێبەجێکردنی بڕیارەکەشدا نزیکەی 3 لەسەر 4 دەرمانخانەکانی قەزای کەلار ڕوبەڕووی داخستن دەبنەوە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.